گرنگە خوێندکار شارەزایی لە وێستگە سەرەکیەکانی پێشکەوتنی زانستی هەبێت و کاریگەری ئەو وێستگە گرنگانە بەسەر فەرهەنگەوە بزانێت. بۆ نمونە گۆڕینی ئەو وێنە ئەفسانەیەی کە بۆ گەردون و بۆ جیهان هەبووە، ئەو جێگۆڕکیەی کە کۆپەرنیکۆس بۆ نمونە بۆ پێگەی زەوی لە کۆمەڵگەی خۆردا کردی، لە چەقی کۆمەڵگەی خۆرەوە دەری هێنا و کردە یەکێک لە ئەو هەسارانەی کە بە چواردەوری خۆردا دەسوڕێنەوە. ئەو پێشکەوتنە گرنگانەی لە تاقیکردنەوە و زانستی ماتماتیکدا بەدەست هاتوون، یا ئەوانەی کە پەیوەندیان بە گالیلۆ و بە نیوتن و ئەنیشتاینەوە هەبووە. بۆ نمونە دۆزینەوەکەی پاستۆر کە پەیوەندی نەخۆشی بەستەوە بە بوونی میکرۆبەوە، زانینی تیۆریە جیاوازەکانی ئەنیشتاین، دۆزینەوەی کۆدەکانی DNA، توێژینەوە زانستیەکانی پێویست بە جیناتەوە. ئەمانە هەموو و چەندان وێزگەی دیکە لە مێژوودا هەن کە ئەمانە هەمووی وێزگەی گرنگن و کاریگەریان لەسەر دنیابینی و تێڕوانین و فەرهەنگەوە هەبوون. بۆیە گرنگە خوێندکار گرنگی بە فاکتەرە فکری و کۆمەڵایەتی و سیاسیەکانی ئەم وێزگە و ئەم دۆزینەوانە بدات و گرنگیان لە پێشکەوتنی مێژووی مرۆڤایەتی بزانێت. گرنگیدان بە زانست بەم شێوەیە هەڵبەت لە ژێر چەتری خوێندنی لیبرال ئێدوکیشن لە ژێر ئەو چەتری ئەو جۆرە خوێندنەدا زیاتر جێگەی دەبێتەوە، بەڵام تەنانەت خوێندنی تەکنیکی زانستیش سوودێکی زۆر لە خوێندنی فەلسەفە و میتۆدی زانستی دەبینێت. تەنانەت خوێندنی تەکنیکی زانستیش دەوڵەمەند دەکات، چونکە معریفەی زانستی هەڵبەت مانای زانینی ڕاستی زانستیەکان دەگرێتەوە، بەڵام مانای ڕێکارە زانستیەکانیش دەگرێتەوە، ڕێگەکانی گەیشتن بە ڕاستی زانستیەکان و گریمانە زانستیەکان و بانگەشە زانستیەکانیش دەگرێتەوە. بۆیە گرنگیدانە بە بەرهەمی زانست لە هەمان کاتا گرنگیدانە بە پرۆسەی زانستیش، گرنگیدانە بەو ڕێگە تەکنیکی و فکریانەی زانست لە ڕێیانەوە پێش دەکەوێت و بانگەشەکانی تاقی دەکاتەوە. مێژوو و فەلسەفەی زانستیش بۆ تێگەیشتن لەم پرۆسە زانستیانە زۆر گرنگن.